بەداخەوە پاش تێپەڕبوونی ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و 11 مانگیشە پەرلەمانتاران سوێندی یاساییان خواردووە، بەڵام دەرگای پەرلەمان بەداخراوی ماوەتەوە، ئەویش بەهۆی ناکۆکی هەردوو لایەنی سیاسی لەسەر بەرژەوەندی تایبەتی بچووکی حیزبی خۆیان. هەڵوێستی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ بایکۆتی پەرلەمانی کوردستان پاش ساڵێک بۆ هەموو خەڵکی کوردستان باشتر ڕوون بوویەوە کە بەڕاستی هەڵوێستێکی سیاسی تۆکمە بوو و دیراسەکراویش بوو و لە جێگەی خۆیان بوو، چونکە پێمان وابوو هەڵبژاردنێک بە دیزاین بەڕێوە بچێ، ئەم پەرلەمانەی لێ دروستە بێ کە دەستەمۆی خەڵکی دەستەمۆی حیزبە سیاسیەکان بێ، تەنانەت بە جۆرێک دەستەمۆ بێ نەتوانێ خۆشی کارا بکە، نەتوانێ دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ. طبعا دوو شتی جیاواز هەیە، یەک ڕێکەوتن لەسەر حکوومەت جیاوازە، کێ سەرۆکی حکوومەت بێ و کێ چێگر بێ و کێ وەزیرەکان بێ، ئەمە بابەتی کاتە، ئەگەرچی ئەویش تەوقیتاتی یاسایی هەیە. دوای مەسەڵەن دەست بەکاربوونی پەرلەمان دوای مانگێک بێ سەرۆکی حکوومەت ڕاست بێ، ئەگەر نەیتوانی کابینە دروستکە سەرۆکی هەرێم، دوای ئەوە سەرۆکی حکوومەت دوای مانگێک ئەگەر نەیتوانی کابینە دروستکە دووەم جار ڕاست بێ، ئەگەر نەیتوانی ئەدرێتە حیزبی دووەم. واتە ئەوەش کراوە نییە بابەتی ڕێکەوتن لەسەر حکوومەت، بەم جۆرەی ئێستا لە کوردستانە هەیە. بۆیە ئەمەی کە پەرلەمانی کوردستان کارا نەکراوە، دەستەی سەرۆکاتی هەڵ نەبژێراوە، پەرلەمانتاران مانگانە تەنها ئەو ৯ پەرلەمانتارەی کە سوێندی یاساییان خواردووە بێجگە لە پەرلەمانتارانی کۆمەڵ مانگانە چەند موچەکانیان لە پەرلەمان وەرەگرن وەچنەوە ماڵەوە، ئەمە بەنسبەت سیستەمی سیاسیەوە فەزیحەیە.